گەڕای سپاس و ڕێز بۆ ئێوە وسڵاو بۆ بینەرانتان ئەوەی ڕاستی بێت ئەم دۆخێکی تایبەتیەکە لە ئێرانە هەیە. ئەوە تایبەت بەم ماوەیەش نییە، بەڵکو مێژوویەکی کۆنتری هەیە. ئەگەر زۆریش بۆ دوور نەگەڕێینەوە بە باوەڕی من 2 ساڵەوە پێش هەر لەم مانگەدا کە مانگی بەفرانبارە کۆمەڵێک ناڕەزایەتی گەورە زیاتر لە 100 شاری ئێرانی گرتەوە بۆ ماوەی 2 هەفتە 3 هەفتە بە ڕاپەڕینی 96 ببوورە بە ڕاپەڕینی بڵێ 96 بەفرانباری 96 لە ئێرانە بەناوبانگە و لەو ڕاپەڕینانەدا خەڵکی ئێران ناڕەزایەتی خۆیانیان دژ بە جمهوری ئیسلامی، دژ بە سوپای پاسداران، دژ بە بەیتی ڕاهبەری، دژ بە هەمووی ئەوانە دەربڕی و داخوازیاری ئەوە بوون کە جمهوری ئیسلامی نەمێنێ. بەڵام حکوومەتی ئیسلامی بە زەبر و زەختێک کە بەکاری هێنا توانی ئەو ناڕەزایەتیە سەرکوتکە. هەرو کاتێش ئێمە پێمان وابوو کە سەرکوتی ئەم ناڕەزایەتیانە کاتیە، ئەم ناڕەزایەتیانە وەکو ئاگرێک وایە کە خۆڵەمێش کراوە بەسەریە دووبارە سەر هەڵەداتەوە. بۆچی؟ بۆ ئەوەی کە کۆمەڵێک داخوازی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی و باشبوونی ژیانیان خستە بەردەسی حکوومەت و حکوومەتی ئیسلامی بە حکمی ئەوەی کە ئابووریەکەی تێک ڕووخاوە، چ بەهۆی ئەو فەساد و گەندەڵی و نەعەداڵەتیەکە، چ بەهۆی ئەو حسارانەوە کە ئەمریکا خستوێتە سەر ئابووری ئێران نەیەتوانی جوابی ئەوانە بداتەوە. هەر بۆیەکانێ ئەو لێکدانەوە دروست دەرهات. لە چەند مانگ لەوە پێشەوە ئێمە بینیمان لە مانگی ناوەڕازمانگی پاییزی ئەم ساڵدا دووبارە ئەو ناڕەزایەتیانە سەری هەڵداوە. ئەو ناڕەزایەتیانە ناڕەزایەتی هایەکی بەرهەقی پەنگ خواردووی 40 ساڵەیە لە ناخی ئەم کۆمەلگایەدا دەرهەق بە دیکتاتۆریەکی سەرەڕۆ کە هەموو شتێکی بە گولە و ئاگر تا ئێستا جواب داوەتەوە. ئەوەیشی کە لە ناوەڕازمانگی پاییزە لە مانگی ئابان مانگا ڕوویاندا هەر ڕنگدانەوەی ئەو ناڕەزایەتیانەی پێشووتر بوو و دووبارە جارێکی دیکە جمهوری ئیسلامی بە شێوەیەکی زۆر دڕندانە پەلاماری بردەسەرەوە خەڵکە. ئێوە بخۆتان ئاگادارن لە عەرزی 2 ڕۆژە بە ئەندازەی 3 بەرابەر 4 بەرابەری خەڵکی عێراق کە 4 مانگە لەم کۆمەلگایەدا ناڕەزایەتی هەیە 500 کەس کوژراوە. لە ئێرانە لە عەرزی ئەو دوودانە ڕۆژەدا 1500 کەس کوژرا، 7,000 نەفەر بریندار کرا، چەند هەزار کەسی دیکە لە سزنەکان و لە گرتوخانەکانە ڕایگیران. بەڵام ئەوانە نەیتوانی ئەو ناڕەزایەتیانە کۆتایی پێبێنێت، سەرکوتیان کرد، بەڵام نەک ئەوەی کە خامۆشی کرد. چەند ڕۆژێک نەکسەیە کاتە پێشەوە ئەویش بە حکمی ئەوەی کە ئەم کابرا قاسم سلێمانی کوژرا هێنایان عەزادارییان بۆ ڕێخست، بەڵام زۆری توول نەکێشا کە هەر ئەمڕۆکە عەکسەکانی قاسمی سلێمانی کە بە خەولی خۆیان قارەمانی نەتەوەییە دوێنێکە لە تاران و لە شارەکانی دیکەدا ڕسمەکانی دێن نەخوارە دەیخەنە ژێر پێ و ئەوە نیشانی دەدات کە ئەوە کارێکی دەستکردی حکوومەتی بوو. پس کەوایە ئەم ناڕەزایەتیانە هەڵقوڵاوی ناخی خەڵکێکی ئازار چێشتووە کە داخوازی ئابووری هەیە، داخوازی سیاسی هەیە، داخوازی کۆمەڵایەتی هەیە، داخوازی بەڕێچوونی ژیانی هەیە. گەنجێکە کە هیچ شتێکی نییە، ئارەزووی ئەوەیە کاری بێ، ئارەزووی ئەوەیە خوێندنی تەواوکە، ئارەزووی ئەوەیە تەشکیلی بنەماڵە بە هیچ کەم لەوانەی بۆ ناکرێت. ئەم ناڕەزایەتیانە بەردەوام بێ باوەڕیم. بەردەوام بوونەکانی ئەمان بەستەگی بەوە هەیە کە چەندی لە داخوازەکانیان بەدی دێ. با تەوەجو بەوەی کە لە جمهوری ئیسلامیدا من زەرفیەتی ئەوە نابینم کە بتوانێت وەڵامی ئەم داخوازانە بداتەوە. من پێم وابێ بەردەوام دەبێت تاکوونی ئەوەی کە ئایا کۆماری ئیسلامی بۆ دەڕوخێت ئەگەر بە شەرتێک سازماندراو بێ، ڕێکخراو بێ و هەمەگیر بێ، سەرتاسەری بێ، بە باوەڕی من ئەتوانێت کۆماری ئیسلامی بڕوخێنێ. هەروەکو لەم مانگانەی کە ئێمە تێداین 40 ساڵەوە پێش دروست لەم ڕۆژانەدا دەسەڵاتی شا هەر لەلایەن ئەو خەڵکەوە کە چەکیان پێ نەبوو، سلاحیان پێ نەبوو، بەقەد ئەمڕۆکەش یەکگرتوو نەبوو، چونکە ئەمڕۆکە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە. ئەو کاتە خۆ هیچ کەسێکی تەلەفۆنی دەستیشی بەدەستەوە نەبوو. لەم شار و لەو شارە تەلەفۆنی ماڵەکان بوو، خەڵک لە ڕێگای ئەوانە یا لە ڕێگای نامە و لە ڕێگای پەیکەکانەوە ئاگاداریە. بۆ یەکانێ من ئومێدەوارم بە بەردەوام بوونی ئەم ناڕەزایەتیانە و ئەو داخوازانش کە ئەوان تەرحیان کردووە لەوەی کە مەسەڵەن خامنەیی نەمێنێ. خامنەیی کوولەکەی ڕۆحی جمهوری ئیسلامی ئێستا ممکن لە شەرایەتێکا سوپای پاسداران خامنەیی وەلا بنێ، خۆی دەسەڵات بەدەستەوە بگرێت، بەڵام ئەوە دەسەڵاتێکی زود گوزەرە بێ. دەسەڵاتی لە زمانی شایشە ئەوانیان کرد، حکوومەتی نظامیان دروست کرد، ئەم نەخۆز وەزیر لە ئابرا ئەوی ترە هات تا سەرنجام بەختیاریان هێناوە. نەهایەتەن خەڵکیش بەوە ڕازی نەبوون و مەجبور بوون دەسەڵاتەکە ڕووخا. بۆیە من لام وایە ئەم ناڕەزایەتیانە بەردەوامە بێت، چونکە جمهوری ئیسلامی لەلایەکەوە جوابی خواستەکانی پێنادرێتەوە، لەلایەکیشەوە خەڵک ئەمڕۆکە فریوی باڵەکانی حکوومەت ناخۆن.
ئەسڵی دەسەڵاتی کۆماری ئیسلامیان بە ئیسلاح تەڵەب و پاوانخوازەوە هەردووکیان خستۆتە ژێر ئەو دوورشمانەی خۆیان کە ئیسلاح تەڵەب بنیادگەرە دیگەر تەمامێ ماجەرا ینی پاوانخواز و ئیسلاحخواز هەموو شتێک تازە تەواو بووە. ینی تقریبەن جمهوری ئیسلامی ئێستا شتێکی ئەو تۆی بەدەستەوە نەماوە کە خەڵکی پێ فریدا ئەوە فری نییە لە جمهوری ئیسلامیە ئیشەکە بەڵکو هەرچیەکەیە ئەوە ئەمرازی سەرکوتە وێن پێم وابێ ناڕزایەتیانە بەردەوام بێت. هەروەکو عەرزم کردی ئەم دوو ئاستە لە ناڕزایەتی یا ئەم دوو بوارە لە کێشە بۆ جمهوری ئیسلامی دەبێت لە یەک جیاکەینەوە. ئەوەی کە بە کێشەی ئێران لەگەڵ دنیای دەرەوە دەگرێت ئەمانە قابلی سازشکردن هەیە. ئەمە دەتوان لەگەڵی پێک بێن دەتوان ئیمتیازاتێک کە ئەمریکا ئیمتیازی ئەمریکا چییە؟ ئەمریکا دەوێت بەری زێدەخوازیەکانی ئێران لە ناوچەکە بگرێت لەوانە تەداخل لە عێراقا نەکات تەداخل دیفاع لە حەشتی شعبی و هێزەکانی وابستە بە سپای پاسداران نەکات تاوێنە تاوێک نەڵێت ئێمە ئیسرائیل دەڕوخێنین و مەرگ بەر ئەمریکا و پەرچەمەکانی سووتێنین دیفاع لە حەسەن نەسڕڵڵا و لە گروههای ترۆریستی ئەو ناوچەیە نەکات لە شەڕی یەمەن کۆتا بێ بۆی کە عەرەبستان لەوێ بە سازش بگات لەگەڵ لایەنەکان دیفاع لە سووریە و لە بەشار ئەسەد و لەوانە ئەو زێدەخوازیانەی کە جمهوری ئیسلامی لەسەر ئەوانە سازشەکە بەڵام جارێ زووە بۆ ئەو سازشە لە وەختێکە ئەو سازشاکە کە لە ڕاستیدا جمهوری ئیسلامی چووێتە لێواری کەوتنە خوارەوە ئەوە بەڵام لەگەڵ خەڵکی ئەو بەشێکە لە کێشەکە بەشێتر لە کێشەکە لە ناوخۆی وڵاتەکەیەتی لەگەڵ خەڵکی ناوخۆی ئێران سازشی بۆ ناکرێ لەلایەکەوە 40 ساڵە خوێن ڕژاوە کەم ماڵ هەیە لە ئێرانە ئێستا عەزادار نەبێ یا منداڵەکانی لە شەڕا کوژراون یا لە شەڕی کوردستانە یا شەڕی ئێران و عێراقا لە سەرکوتی تورکمان سەحرا و بزوتنەوە ناڕەزایەتیەکانە یا لە ڕووداوەکانی دیکەدا کە جمهوری ئیسلامی خۆی خەڵکەکەی کوشتووە دەریای لە خوێن لە بینی ئەم خەڵکە و جمهوری ئیسلامیدا هەیە و بێجگەلەوە هەروەکو ئەرجیشم کردی جمهوری ئیسلامی ئەو داخوازوانەی بۆ جێبەجێ نابێ دوێنێ و پێرێکە ڕێکخراوی نێونەتەوەی کە بەسەر ئابووری هەموو وڵاتەکانەکە دەڵێت ئاستی هەڵاوسان لە ئێرانە 50% زیاتر لە 60% خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریایە ڕۆژ بە ڕۆژ ئاستی بێکاری بەرینترە بێتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەتباری ڕیاڵی ئێرانی دەشکێ هەمووی ئەمانە پێمان نیشان دەدا کە جمهوری ئیسلامی ناتوانێت وەڵامی ئەو داوخوازی ئابووری و سیاسیانە بداتەوە ناتوانێت گوشایشێکی سیاسی دروست بکە کە مەسەلەن ڕۆژنامەکان بێن و قسەی دڵی خەڵکن ناتوانێت لەباری ئابووریەوە بڵێ یا ئەوە کار یا بیمەی بێکاری ناتوانێت بۆ بە ملیۆنان گەنجی بێکار لەو کۆمەڵگایەدا کار دابین بکات ژیانی خصوصیان بۆ دابین بکات پس ئەوانە چی لێ دێ ئەو خەڵکە گەیشتوتە ینی ئەوەی کە دەڵێن تێغ گەیشتوتە سەر ئێسقان ئێستا لە جمهوری ئیسلامی داوای لێ هاتووە بە باوەڕی من یەکێ لەو خاڵە هەرەی گرنگانە ئێستا بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە کە خەڵکی کوردستان لەو ناڕەزایەتیە گشتیانەی کە لە ئاستی ئێرانە هەیە دانەبڕێ ئێمە لە ناڕەزایەتیەکانی دوو مانگ لەوە پێشا بینیمان کە بەشێ لە کوردستان هاوڕایی نەکرد بۆ نمونە مەهاباد بانە سەردەشت نەغەدە شنۆ تا بەشێک لە ڕزایی ورمێ ئەوانە ڕۆی ئەمە بەزەرەرە ئەو خەڵکە دەبێ خۆیان هاوسوو ببینن لەگەڵ سنە و کرماشان و سەقز و ڕەوانسەر و شوێنەکانی دیکە ئەگەر خۆت هاوسوودی لەگەڵ ئەوان لەوان گیان نابیتەوە وەسبحینێ ئەگەر جمهوری ئیسلامی ڕووخا داوای مافی دیاریکردنی چارەنووست کرد داوای دەوڵەتێکی دموکراتیکت کرد دەڵێ ئێمە لەگەڵتان بووین ئێستا کاتی ئەوەیە کە جوابی چاکەکەمان بدرێتەوە بەڵام کە نەبووی دەڵێ خۆ تۆ لەگەڵمان نەبوویت لەو خەبات و ناڕەزایەتیانەیە بەشدار نەبووی ئێستا ئێمە جمهوری ئیسلامیمان ڕووخانووە هەر حکوومەتێکی تر بێتە سەرکار تۆ تەداخولێکتیان ئەوە جەنبەیەکێتی یا تەوقعاتەکان مەترەحەکەی کە ئێمە بۆیە لەو مبارزایە بەشداریمان کرد داخوازی خۆمانمان هەیە لە دڵی ئەو مبارزە تێگڕایی و گشتیشدایە کە ئێمە هەم مافە چینایەتیەکانمان هەم مافە نەتەوایەتیەکان هەم داخوازە سیاسیەکان هەمووی دەتوانین تەرحەکەین بەڵام ئەگەر تۆ لە قەراخۆڕاوەستای چی تەرحەکەی لەکوێدا دەبیبی ئەوە خاڵێکی گرنگە خاڵێکی تریش ئەوەیە کە بەنسبەتی دواڕۆژی کوردستانەوەیە دواڕۆژی کوردستانیش ئەوەیە کە تقریبەن هەمووی لایەنە سیاسیەکان چەکدارن ئێمە دەبێت کارێ بکەین کە پێش بە ڕووداوی نەخوازراوی شەڕی ناوخۆ بگرین جارێکیکە لە کوردستانە ئەمە هەموو حەول و تەقەلای ئێمە وەکو کۆمەڵە ئەوەیە هەموو حەولی ئێمە ئەوەی لەگەڵ لایەنەکان ئەوەی کە بەجیا لەگەڵ پژاک دانیشین ئەوەی لەگەڵ حیزبی دیموکراتەکان بەجیا دانیشین لایەنەکانی تر دەبینین بۆ ئەوەیە کە کۆدەنگیەک دروستکەین لەسەر کۆمەڵێ خاڵکە گشتمان بە ڕسمەتی بناسین بەڵام بەداخەوە لەناو لایەنەکانی تردا هەست باوەڕی من بۆ بەرپرسایەتیە ناکرێت مەسەلەن ژمارەیەک لەوانە کە لە ناوەندی هاوکاریان لەگەڵ کۆمەڵێک شوێنیست کۆبوونەتەوە کە بۆ ئەوان مەسئلەی کورد بڤەیە
ئەوان باسی ماف و داخوازە ڕەواکانی خەڵکی کوردستان ناکەن وەختێک کە باسی کوردەکەن دەڵێن تەجزیە تەڵەب پێش هەموو شتێک پێویستە سەرڕای ئەوەی کە جیاوازیمان هەیە بەیەکەوە کەس ئەوە ناشارێتەوە جیاوازی بینی کۆمەڵە لەگەڵ لایەنەکانی کە لە کۆمەڵە جیابوونەتەوە جیاوازی کۆمەڵە لە بینی حزبی دیموکراتەکانە دیموکراتەکان بەیەکەوە لەگەڵ پژاک کەس ناڵێ ئەمانە بن بە حزبێک بەڵام کۆمەڵێک ئوسول هەیە دەڵێن لەسەر ئوسولانە هاوکاری بکەین مەسەلەن هەمومان متحد بین بەوەی کە لە کێشەی ناوخۆیە کەس دەست بۆ چەک نەبە ئەوە بڤە بێ هەر کەسێک دەستی بۆ چەک بر تاوانبار بێ هەمومان بەرپرس بین لەوەیدا کە کەس توێژی جیاواز لەگەڵ کۆماری ئیسلامی نەکا جمهوری ئیسلامی فشاری زۆرتری بۆ بێ ئەمن دڵنیام لەوەی کە یەک جێ لەو جێگایانەی کە خاڵی زۆعفی جمهوری ئیسلامی کوردستانە بۆ ئەو کارە دەبێت هێزە سیاسیەکان خونسا کاتەوە بوونی سیستمێکی دموکراتیک لە نانی شەو پێویسترە ئەگەر دەوڵەتێکی دموکراتیک لە تاران بێتە سەرکار ئێمە ئەو تەوەقعاکەین کە کوردستانێکی دموکراتیک لەگەڵ ئێران بمێنێتەوە ئەگەر دەوڵەتێکی دموکراتیک لە تاران بێتە سەرکار بازم تەوەقعی ئەوواکەن ئەگەر کوردستان وتی من دەمەوێت جیابمەوە لە تاران لەشکرکێشی نەکەنە سەری خەڵکی بۆ بەسیج نەکەن وەکۆی کە خومینی لە ساڵی 79 یا 58 ئێران کردی بڵێ ئەو خەڵکە دەیانێت جیابنەوە دەوڵەتێکی سەربەخۆ دروستکەن بابیکەن ئەو کاتە لەو کاتەدا مانەوە لەگەڵ ئەو دەوڵەتە دموکراتیکە زۆر بە قازانجی خەڵکی کوردستانە بەجێ ئەوەی خۆی دابڕێت و خۆی بخاتە ناو جەزیرەیەکی بەێستا بەناو ئارامش کە ئارامشیشی لەوانێت تێدا نەبێ لەگەڵ دەوڵەتێک بەو سەروەت و سامان و ئیمکاناتەوە بمێنێتەوە زۆرتر بە قازانجی خەڵکی کوردستانە بەڵام ئەوە ئەمری ئەو کاتەمانە جارەکانە ئێستا لەسەرەوە قسە ناکرێت بەڵام قسەکە لەسەر چییە؟ قسەکە لەسەر ئەو پرسیارەی بەڕێستانە کە دموکراسیەکە زۆر زەرورە زۆر پێویستە بەو معنایەکی بۆ معنای کە دەوڵەتێکی دیکتاتۆری نەبێ دەوڵەتێکی داپلۆسێنەر نەبێ دەوڵەتێک بێ کە جوابی نیازەکان ئەوەش بە چیە کرێ بە تەداخلی خەڵکە کرێ بە دروستکردنی شوراکان لە خوارەوە کرێ بە ئەنجومەنەکان کرێ بە ناوەندەکان کرێ بە کۆمەلگایکی مەدەنیە کرێ بە ڕۆژنامەی ئازادەکرێ بە بەرابەری ژن و پیاوە کرێ بە جیابوونەوەی دین لە دەوڵەتە کرێ ئەوانە پێششەرتەکانی ئەو کۆمەلگا دیموکراتیکەیە ئێمە بۆ ئەوە خەباتەکەین ئەوەی ئەو کێشانە بەکوێگا بە بواری ئایەکوونە کێشەیەکی عسکەری ئەگایانە تا ئێستا نیشانەکان ئەومان پێڵێ وای لێ نایە سەرڕای ئەوەی کە زۆریش تونوتیژیەکەن مەسەلەن لەوە تونتر چی ئەمریکا یەکەمی بە یەک معنا ئێرانی لێدا ڕئیسی سپای قودسی لێدا کە هەموو اختیاراتی ئەم حکوومەتە لە پشتی بوو من لەگەڵ ئەوە نیم کە دەڵێن ئەمە زۆر ژەنراڵێکی عەجایب و کاریزمایەک بوو چی بوو ئەوە نەبوو زۆربەی تاریخی ژیانی ئەم کابرا کە تەماشاکەی لە هەموو شەڕەکانی ناسەرکەوتوو بووە بەڵام ئیمکاناتێکی گەورەی حکوومەتی لە اختیاریا بوو کە لەم ئیمکاناتە حکوومەتی عەزیمە و ئیستفادەیە کرد ئەوە بوو نقطە قووەتەکەی بوو بەڵام ئەم کەسە لێدرا لێرە بەڵام ئێران عەکسول عەمەلەکەی ئەوەی کە ئێران نیشانیدا لەم کێشەیەدا فقط نقطە ضعف بوو ئەویش خۆەوە ئەمڕۆ کەشتەکان دەرکەوتووە 6 سعات 7 سعات پێش ئەوە بە ئەمریکاییەکان و بە دانیمارکیەکان و بۆ هێزەکانی تری تەحالوف کە لە عێراق بوون پێیان ڕاگەیانون بە سەرۆکوەزیری عێراق ئێمە دەمانەوێت ئەوە بکەین ئەگەر لایەنێ بوێت تۆڵە بکاتەوە ناچێت بە تەرەفەکەی بڵێ ئەوە کاکە هاتوون خەریکم شەڕە لەگەڵەکەم تۆڵەکەی لێ کاتەوە بۆیە ئەوانە نیشانی دەدات سەرڕای ئەو تونوتیژی و گرانیەی کە گرژەی لە بینیانە هەیە هەردوو لە حەولە دەن بۆەوەی کە وەزەکە هێورکەنەوە تەنانەت لە کەوتنە خوارەوەی ئەو فڕۆکە ئوکراینیەدا ئەوە ترامپە ڕێنوێنی ئێرانەکە دەڵێ من لام وایە ئێرانیەکان غەیرە عەمد لێیانداوە ئێرانیەکان 3 ڕۆژ دوای ئەو قسەی دێن قسەکەی ترامپ دەکەنەوە ئەوەکەن جا بۆ یەکانێت لە ئەگەری ڕووداوێکی وادا کە هیوادارم قەت نێتە پێشەوە ئێمە زۆر لە مێژە وتومانە ینی ساڵهای ئێمەش ئەو قسە دەکەین کە ئێمە نەبەرەی ئەمریکای نەبەرەی ئێرانین بەرەیەکی سێومین بەرەیەکین کە خۆ تەقانی خۆ ناتوانین بڵێن ئەوە سەکانە شەڕ لە دژی ئەمریکا ڕاگەێنین شەڕیشمان لە دژی ئێران کۆتایی پێنێنەوە ئێمە لایەنێک ئاتەش بەسمان نەکردووە نە ئێران لەگەڵ ئێمە کردی نە ئێمەش لەگەڵ ئێران کردومانە مەسەلەکە ئەمریکایە ئێمە لایەنی هێزی پیادە نیزامی ئەمریکانین بۆ ڕووداوەکانی کوردستانی ئێران و ئێران ئەوەی کە لایەنەکانی تر مەسەلەن لە عێراقا کردیان ئەمریکایش کە هاتە ئەو وڵاتەوە پرس بە ئێمە ناکە بە هیچ کام لە هێزەکانی تریشی ناکە بەرژەوەندی خۆی دەخوازێ بێت ویانە جا بۆیە دروستکردنی خەتێکی سێ بەرەیەکی سێ لە بەرابەری دوو لایەنی شەڕخوازە بە قازانجی خەڵکی ئێرانە بە قازانجی خەڵکی کوردستانە نە تەنیا کوردستان من دەڵێم فەراتر لەوە ئێمە بیرەکەینەوە ینی ئێمە بەرەی چەپ و ئازادی خواست ئێرانیشمان بانگەواز کردووە کە لە ئەگەری وەها ڕووداوێکە ئێمە نابێ بێڵین ئەو پریشکی ئەو شەڕەبێتە کوردستان نابێ بێڵین ئەوی بە شەرتێکە هێزەکان
هاوسۆزی بۆ هیچ دایانێکیان نەکەن لەگەڵ هیچ دایکی عرضم کردی لە پێشە ئەگەر وەزعەتێکی وا خەتەرناک بێتە پێشەوە جمهوری ئیسلامی پەنا ئەبا بۆ بەشێ لە هێزەکان تحتی ناوی وتوێژ تەنانەت من بە ناممکنی نازانم گوشایشێک بکەنەوە بڵێن با بە ئێمە هێزەکانمانە بین و پادگانەکان ئەبێن و مەعسکەرەکان ئێوە هێزی مەسەلەن پێشمەرگە بێن لێرە لە شارەکانە جێگیر بن بۆ ئەوەی مەگەر بەشار ئەسەد لە قامیشت و لە شوێنەکانی کە نەیکرد بە دوو فاکتۆ بەشێ لە کوردستانی چۆڵ نەکرد بۆ ئەوەی کە بتوانین دێمەش خرابگرێ لە شرایطێکی وادا جمهوری ئیسلامیش ئەوە ئەوە تەجربەی 79 ئەومان پێڵە بۆیە لە کولی ئەو حاڵەتانەدا ئێمە نابێت لە هیچ کاتێکا هیچ لایەنێک بۆی نییە ببێ بە ئاسای دەستی جمهوری ئیسلامی بۆ ڕاگررتنی دووبارەی هەروەها هیچ لایەنێکی نابێ بێ بە پەلکێشی ئەمریکاش بۆ سەرخاکی ئێران چونکە لە عێراق بینیمان چ موسیبەتێکە لە لیبیا بینیمان چ موسیبەتێکە سووریەمان بینی بۆی لەو حاڵەتەدا خەڵک ڕیزی سربەخۆ و سازماندانی ئەو خەڵکە بۆ ئێمە گەورەترین ئەولوێتمان بێوەکاری ئەستیمان لەسەر ئەوە بێ.